دشبا هجراني ده من دخست تشتكي جترى ببيجن تشتكي بقاسي ايشا زاغروسان مزين بقاسي بجنا آزادی خوشک بقاسي دل دایکا من گرم بقاسي خوینا شهیدان پیروز بقاسي بارانا سینوران خمگین من دخست جترى ببيجن جتا حزدكم ولاتو دبا خوش به بینرین هیجا دیسا د برنامه شبه هجران ده هفتیه کدن شمیه کدن دمه کدن جدمین لخم کرهاتنی دیسا جی دی چارچویا هلبسته ده ویجاری چیروک نویسان دنه ده هر وها دردو کلین پیوه حسرت بیر آنینه بیری کرینه او جبیر کرینه شی میوانی من یه وی برنامه شاعرو چیروک نویس کرد هیمن برزنجی بخیر هاتی سرسرا سرچاوا زۆر سپاس مامۆستا گیان سپاس بۆ تەلەڤیزیۆنەکەتان سپاس بۆ مستافە جوانە کە بە منەوە ماندوو بوون خۆم بە خۆشحاڵەزانم کە لە بەرنامەکەیەوەیان بۆ ئەمشەو زۆر 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 سپاس هێمن 45 دقیقە یعنی ئەو بۆ منە چەندین ئەم بکارە بن دەوان 45 دقیقاندە چەندین ئەم بکارە بن پرسێن خوێ و بەرسوو و جوابێن خوێ هەر دی چارچەوەیە هەلبەست شعر چیرۆک نویساندن داهێنان ئافراندن دەرد گوێل حەسرەت و وەکم سەرەتاژی گوت ئەگەر لە یعنی پرسا یەکەمین وسا بڵێم چیرۆکە هەلبەستێ چۆن دەست پێ دەکرێت ڕاستیە من چیرۆکە هەلبەستا هێ من پشتڕمی هەرن بەڵێ لە ڕاستیە من یەکەمین ساتی دەست پێکردنم بە شعر هەڵبەتە باگراوندێکی ڕۆشنبیری لە پشتی منەوە هەبوو وا خوێندنەوەیەکی زۆر بۆ حکومەی لە خێزانەکەی ئێمە کۆمەڵی خەڵکی ڕۆشنبیری تیا بوو کتێبی خوێندەوانێ و ئاگای لە دنیای معریفە و دنیای ڕۆشنبیری هەبوو من سەرەتا بە چیرۆشی مناڵان دەستم پێکردنەک بە شعری دڵداری بۆ کۆمەڵێک شتی تر بۆ لەبەرەوەی لە نزیکم لە تەنیشتم مامێکم هەبوو ئەم مامم شاعری مناڵان بوو و منیش هەمیست لە ڕێگەی ئەوە یان وەکو ئەو تەقلیدیەوە بکەم و ئیشی مناڵان بکەم بەڵام دواتر وردە وردە پەلم هاوێش بۆ ناوشێ بۆ جۆرەکانی شاعر بۆ شعری گەورە هێ من ئەگەر وسا بڵێن ji بۆیی ئەم بێژن هەلبژارتنە شێوازێکی تایبەت دەنگێکی تایبەت دەربڕینەکە تایبەت خەیالەکە تایبەت و مەبەستم شعرە و زمانێکی تایبەت بۆ وی شاعری بێ یا شاعری دیتر بێ یعنی ئەو بارە بکارهانی وی زمانی چۆن دروست بێ گەنجێکە دەست پێ دەکرد لە قوتابخانە خوێندن و دەر و ئیش بەس ئەو تایبەتمەندی بەڵێ لە ڕاستیە من بە حکومەوەی کە زۆر مەخوێنەوە ئاگام لە قوتابخانە شعرەکان هەبوو ئاگام لە کلاسیک و ریالیزم و لیرک و تاوەکو ئەو شعرانی کە لە سەردەمی شانووسان ئاگام لێ هەبوو و ئاگام لە تەکنیکی شاعر هەبوو لە فۆرم هەبوو لە ئیستاتیکاکەی و لە کۆمەڵێک شێوازی تایبەتی جۆرەکانی شاعر هەبوو بۆیە من بیرم لەوە کردەوە کە ئەکرێ من دەنگێکی جیاوازتر بم ئەکرێ من شێوازێکی تایبەت بە خۆم هەبێت بۆ شاعر نووسین لەم نێوەندەشە قورس بوو بۆ من ئایا کام من چۆن ئەتوانم شاعری ینی بۆ ئینسان لەسەرەتا بەڵێ چۆن ئەتوانم ئەو شێوازە لە فۆرمێکی نوێ بۆ خۆم دروست بکەم بەڵام دوجار کە سەیری هاوڕەکانمە کرد کە سەیری ئەوانەمە کرد کە لەو دنیای شاعریان نووسی بۆ من قورس بوو کە بتوانم وەکو ئەوان بنووسم یان لاسایی ئەوان بکەمەوانێ بۆیە فۆرمێکی تایبەت بە خۆم دروست کرد ئەم فۆرمە لە سەرەتایە قورس بوو لای هاوڕەکانم و لای خوێنەر زۆر ئیشی لەسەر ناکرا و هەندێک کەسیانوت کە ئێوە کۆمەڵێک خەڵکن کە شعری کوردیتان تێگاوە و ڕتمی شعری کوردیتان بردۆبار بە شێوازێکی تر و ئەو خەڵکەش ناقی نەبوو چونکە زیاتر حەزی لە شعری لیرک و شعری کلاسیکی و ڕیالیزمی کۆمەڵێشتی ترە کرد و ئێمە بە فۆرمێکی نوێ ئیشمانەکە زیاتر ئیشمان لەسەر هایکۆ کردیان شعری ئازاد و پۆستەرە کرد هەر بۆیە خۆشبەختانە دوای چەند ساڵێک ئەوانەی کە ئێمان پێ ڕەفز بوو ئێمان پێ جۆرێکی تر بوو قەناعەتیان پێکردین و کەوتینە سەر ئەوەی کە بە ئێمە بڵێن دەنجی نوێ و دەنجی جیاوازتر لە سەرەتان بێن کۆبار ڕۆژنامە و دەر و ئیش و بەلاوکردن و بێگومان من بەختێکی باشم هەبوو لەبەرەوەی کە
بە حکمەوەی کە لە خێزانێکی ڕۆشنبیر بووم و هەر کاتێک کە تێکستێک یا شتێکمەنار بۆ هەر ڕۆژنامە و گۆڤارێک ئەوان بە خۆشحاڵیەوە بۆیان بڵاو کردمەوانێ و ئەمە بۆ من بەختێکی زۆر باش بوو ڕەنگە زۆر شاعیر و چیرۆک نووس و یان نووسەریترە و بەختەی نەبووی بەڵام من بەختم هەبوو لەگەڵ هەر تێکستێکمەنار ئەجا نازانم جوانی تێکستەکە ئەوە بوو کە خۆیان بڵیانەکردەوە یاخود بەختی خۆم بوو کەوایە کرد بەڵام هەڵبەتە ئەو کەسانشی کە لە تەلەڤیزیۆنیان لە ڕادیۆیان لە جەریدەیە لە گۆڤارە گیشەکان ئەگەر جوانی تێکستەکە و ئەگەر تازەگەری لە بنیادی شعرەکەیانە بێت هەڵبەتە ئەوان بڵاوی ناکەنەوانێ. ئێستا نووسینی شعر بەردەوامە؟ ئێستا کەمتر ئیش لە شعراکەم بەڵکو زیاتر ئیش لە دنیای چیرۆکاکەم بە تایبەت ئەم ساڵ ئیشم لە بواری چیرۆکی مینیماڵا کردووە چیرۆکی 45 وشەیی چکە پێم وایە لە هەرێمی کوردستان بە تایبەت لە باشوور تەنیا من و مامۆستا حەمە فەریح حەسەن ئیش لە چیرۆکی مینیماڵاکەین لە کەوانەیەکە و ڕەنگە خەڵکێکی تر هەبێ بەڵام تا ئێستا دەرنەکەوتون بەڵام ئێمە ئەدەبیاتی کوردی لە چیرۆکی مینیماڵەوەتە کورتی لە چیرۆک بۆشایەکی زۆر گەورەی هەیە من هەستم بۆەوە کردووە کە دەست پێشخەریە بکەم کە بتوانم ئەو بۆشایە پڕ بکەموانێ شخۆ مێسن هێ من ئەوژی پرسەکە ئەوەی کو مەسەن ئەو جوورە نووسین ئەگەر تشتێکی تەزەبێ و نوبێ یعنی پرس لەسەر بەدەستخستنە ئەدەوات و ئەم ببێژن ئەو ئالا بوو یانجی پاشخانە یانجی چاافکانی ئەوە لە کوێ مەسەن بێژن یەک وی شێوازی وەربگرێ چۆن مەسەن هێزدارتر ببێ چۆن بکارە بێن بێژن لە 45 وشە یعنی هەر تشتی دەرببڕێ چیرۆکێ 45 وشەیان ببێژە بەڵێ لە ڕاستیا لە چیرۆکی مینیماڵە تەجروبەیەک تونەبێت بەڵێ لە ڕاستیا لە چیرۆکی مینیماڵە ئەو پێڕاکێشانە لە خەیاڵ نییە ئەو فۆرمە نییە کە تۆ وشێکی زۆر بەکاربێنی واتە ئەکرێت خەیاڵێکت هەیە یان خەیاڵەکە خەیاڵێکی کۆمەڵایەتی یان خەیاڵێکی شۆڕەجێڕیە یان خەیاڵێکە باگراوندێکی معریفی لەسەر یان ڕووداوێکە لە کەوانێکە تۆ ئەیبینی یەیت بە کەمترین وشە و بە باشترین گزارشت ئەیجۆزیتەوانێ لە تەکنیکی ئەم جۆرە پێویستی بە پلۆتێکی زۆر چڕوپڕ نییە بۆ جێڕانەوە بەڵکو پێویستی بۆیە لە کەمترین وشە و کەمترین مەودای فۆرمەکە یا بتوانین چیرۆکەکە بجێڕیتەوانێ هەڵبەتە ئەمە بۆ نووسەر قورسە و زۆر کەس ناتوانێت ئەمە بکە زۆرێک لە چیرۆک نووسە گەورەکانی جیهان و زۆرێک لە چیرۆک نووسە گەورەکانی کورد دەستیان نەبردو بۆم کارە چونکە وەکو جەنابەت فەرموود ئەمە قورسە چۆن بتوانێت لە ماوەی 45 وشەیە لە ماوەی 60 وشەیە بتوانێت چیرۆکێک بجێڕێتەوە بەڵام من بە ئەزمموی خۆم و بە خوێندنەوەیکی زۆر بە لە کۆڵینەکان و بە تایبەت لە چیرۆکانی کافکایە کە سێریم کردۆ مەسەر کافکە لە 17 وشەیە یان لە 12 وشەیە چیرۆکێکت بۆ جێڕێتەوانێ من هەمان جۆری ئوستوبی تەکنیکی کافکان بەکارهێناوەتەوە بۆ گزارش گەیاندن و ڕووداوی ناو چیرۆکە بە خوێنەر يعني آنها مصبين أزي تشتكي بنفسين من شعر هي شيروك هي أو بريار شون تي ورقرتن يعني وقت تجربات أيام بيجن شعر نوسين شيروك نوسين يعني كات بالله هيز بريار راستي شون يعني شون زان استاهل بس تبي نوسين است شيروك راسيا شيروك نوسين وكو شعر نية شيروك پشت بستی باروداو و بە ئەو شتانی کە لە دەرەوەی خۆت کارت لێکە یان لە ناوی خۆت کارت لێکە و پشتە بەستی بە ڕووداوی کۆمەڵایەتی ناو میلەتەکەت یان شۆڕژێڕی ناو میلەتەکەت بەڵام شعر هەستێکە ئیلهامێکە جیاوازترە لەوەی کە لە ساتە وەختێکە شعرێکت بۆ دێ یان بە پشت بەستن بە ئازاری کۆمەلگا و ئازاری شۆڕژێڕی کۆمەڵێک داستان و بەرخۆدانی تر ئیشی پێەکەی بەڵام چیرۆک تۆ دەبێت لە سەرەتایە شتێکت هەبێت ڕووداوێکت هەبێت کە ئیشی لەسەر بکەیت ئەم بۆ ئەمەش پێویست بە کەرەستەیە کە کەرەستەت هەموو پێویست بۆیە کە لە ڕووی تەکنیکەوە لە ڕووی فۆرمەوە شتەکان ڕێک بخەیت و بتوانیت پشت بە ڕوودا و بەستی پشت بە فۆرم و بە ئیستادیکا و بە کۆمەڵێک شتی ناو چیرۆکەکە بەستی بەڵام شعر ئەوەندەی پێویست نییە وەکو چیرۆک ئەو پێڕاکێشانە لە خەیاڵا ئەو زیاد بەکارهێنانی دوالیزمەی خەیاڵ و ئەو شتانت ئەوە نییە کە تۆ پێڕا بگەیت بەێ ستامێ گوهل تشتێکی بگرن نزانم ئەگەر تو یان شعر یان چیرۆک چونکی چیرۆکژی ئەگەر 45 وشە بن یعنی دکارن زۆر وەک نمونە یەک دانە دوو دانە سێ دانم پێشکەش بکن و
ئیجا نزانم ستە من حەزەکەی چیرۆکێکتان پێشکەشەکەم لەو فەرم ناوی چیرۆکی چییە؟ ئێستا پێتەڵە یان چیرۆکەکە ناوی تەنەکە خۆڵە تەنەکەی زەبڵ بن نیوە شەوێکی درەنگ لە ناو جێگەکە هەستام و چوومە بەر پەنجەرەکە پەردەی پەنجەرەکەم لادا و لەوێەوە تەماشای حەوشەکەم کرد لە ناکاو دیمەنێک خۆی خستە بەر چاوەیلم پشیلەیەک سەری لە ناو تەنەکە خۆڵەکەەوە دەرهێنا و ئەو لێوی دەرهێنا ئەو لێوی پەنجەرەکەی ترازان و پشیلەکە هەڵات بەدەمڕێوە گوتی ئەوە بۆچی بەم نیوەشەوە سفرەی خۆشخوانیم لێ تێگە دەیت سپاس چیرۆک بە تایبەت ئەم بێژن شێواز وەرگرتن شێواز دەربرین شێوازی خەیالێ یاری لەگەل وشەیان و لە ئالیەکی دن کۆمەڵ دەرد کول حەسرەت برین خوین لەلا ئەگەر دوورترجی بچن ئیدی داگیرکەر بشافتن هەولدانا ji holê rakirina Kurdî neperwerdeyî nexwendina bi Kurdî mesela li beşên dîtirî Kurdistanê bişe çîrok ta çi radeyê çi astê legel van pirsan mijûl e بەڕاستی بەلای منەوە بەڵێ بەڕاستی بەلای منەوە هەر گەلێک پشتی نەبەست بە چیرۆک بە تایبەت لە بواری چیرۆکە ئەگەر چیرۆک غایب بوو لە ناوکای ئەدەبی کۆمەڵ ئەو گەلا گەلێکی دواکەوتووە و گەلە ناتوانێت کە زیاتر ئەو شتانی کە ئەو دەردوژانانی خۆی بە چیرۆک بگوێنێت تۆ بڕۆنە رووسیا هەموو کۆی ئازار و سیستەم و شۆڕژێڕی و هەموو شتەکانی خۆی لە زمانی چیخۆف و تۆڵستۆی و گۆگڵ و دۆستۆفسکی و ئەمانە گیانەوە بەگەلەکەی بەڵام بەداخەوە لە ناو میلەتی ئێمەیە هێشتا چیرۆک ئەوەی کە زۆر قسەی لەسەر ژانی گەل و لەسەر ئازاری میلەت کردوێتەوە و لەسەر دڵداری و لەسەر کۆمەڵ شتێک شعر کردوێتی چیرۆک نەیکردووە بەڵام بەتەکید من لەگەڵ قسەی جەنابتان کە چیرۆک زۆر گرنگە بۆ ئەوەی کە بتوانێت کۆژانی کۆمەڵایەتی و ناو گەلێک بجۆزێتەوە بۆ نمونە من چیرۆکێکم هەیە باز لە پێشمەرگەیەکی پەگەکەم ئەم پێشمەرگە ئازام گەری لە ئازایە کە خاچێکی لە خاچی تورکیا قرتاوە ئەم قاچێکە قرتاوە قاچەکەی لەوێەوە نامەیەک بۆ پێشمەرگەکان ێرە ئەڵێ سڵاو من قاچی تۆم ئەوە من دەمێکە لێرا کەوتم و حەز ناکەم لەم خاکەیە تکایە وەرە بمبەرەوە بۆ ئەوێ ئەمە هەستێکی شۆڕژێریە بۆەوەی کە تۆ لە ڕێی چیرۆکەوە کە تۆ ئەتەوێت بڵیت تەنانەت قاچیشمان کە لەو وڵاتە بەجێماوەکە لەو شوێنە جێماوە حەز ناکە لەو شوێنە بمێنێتەوە و هەر گەلێک پێش نەبەستێ بە چیرۆک و چیرۆک یان ڕۆمان نەتوانێت ژانی گەلەکە بنووسێتوانێ بە بڕوای من ناتوانین بڵین ئەدەبیاتێکی کامڵمان هەیە بەداخەوە لە هەرێمی کوردستانە یان لە چوارپارچی کوردستانە هێشتا چیرۆک نەیتوانیوە ژان و گەلی ئازاری کوردانمان لە باکوور لە باشوور لە ڕۆژاوا لە ڕۆژ هەڵات بگەێنێ بە میلەتانی تر و ئازاری ئەنفال و ئازاری هەڵەبجە و کۆمەڵێک شوێنی تر بگەێنێ من ئومێدەوارم ئێمە وەکو گەنج وە کۆمەڵی خەڵکی تر بتوانین کە داینەمۆیەک بین بۆ ئەوەی کە ئازار و بەرخودان و شۆڕەجێڕی میلەتەکەمان بگەێنین بە نەوەکانی داهات و یان بە وڵاتەکانی دیکە یان بە وەری بجێڕینە سەر زمانی وڵاتەکانی دیکە هی من داژ بیر نەکەم پرسا خوێنەر و چیرۆک و مرۆڤ دکار وسا مناقەشە بکە لە سلێمانی بتایبەتی موسا بلێن یعنی تا چه ئاستەیە چۆن ئەو تێکلی چۆنە دانوستەندین چۆنە لە ڕاستیا ئێستا لە شاری سلێمانیە خۆشبەختانە جیلێک پیا بوو کام جیلە دوور کەوتونەتەوە لە شعر و بە ناو لەقێک لە ژانەرە ئەدەبەکانی تر کە چیرۆکە بەم لە خەیاڕۆن وە زۆر چیرۆک نووسی لاوی شەڵکەوتووە و من دوور و نزیک ئاگام لێیانە لە فیستیڤاڵەکانە لە ڕۆژنامە و گۆڤارەکانە کە چیرۆکانیان بڵاوەکەنەوە هەیە ئەمەش ئومێدێکی خۆشە مناقەشەی لەسەرکرێ شتی لەسەرکرێ ئێستا کە گەنجێک بۆ نمونە کۆمەڵێک چیرۆکێکە نووسیا شتێک نووسێ بانگەکرێ و مناقەشەیە کرێ و لەگەڵ چیرۆکانی وە سەر چیرۆکانی سەر بەچێ ڕێبازێکی ئەدەبیە و ئەم چیرۆکانە بۆچی وایە بۆچی وانە بۆچی زیاتر ئیشیتیان نەکراوە ئێستا خۆشبەختانە جیلێک هاتوتە پێشەوە کە ئەم جیلە ئەتوانین نایبنین جیلی چیرۆک نەک جیلی شاعر و
کوڤار ڕۆژنامە ئەگەر ڕۆژانە بن مەهانە بن وەرزشانە بن پرۆبلەم نییە لێ تا چه ئاستێ تێکریاوان بچیرۆ کرد یان مەبەستان وەشاندنا چیرۆکێ مژولی دەگەل چیرۆکێ بەلاوکردنا چیرۆکێ دی کۆڤار و ڕۆژنامەیەن ئێکو دەردەچن جیگایەکی دن چیرۆکێ نەکە شعرێ لێکۆلی نەکرد بلا پەرک ئەدەبی بەداخۆ پێشتر ڕۆژنامە و گۆڤارەکان ئەوەندە گرنگیان نەیە بە چیرۆک بەڵام ئێستا خۆشببختانە لە هەموو گۆڤارێک یان ڕۆژنامەیە چەند پەلەگرافێک هەیە چەند پاجەکەیە بۆ ئەوی کە چیرۆک نووسەکان چیرۆکی خۆیان تیا بڵاوکەنەوە یان لێکۆنەوە بەڵام ئەمە کێشەیەکی ترمانێ کێشەکەوەیە مەسەلا بۆ نمونە من کۆمەڵە چیرۆکێکم نووسیوە ئەوەم کۆمەڵ چیرۆکە هاتۆتە بڵاوکردنەوە و پێویستە ئیتر لە لای من نەماوە لای خوێنەرە پێویستە ئیتر لێکۆڵەرەکان ڕەخنەگرەکان و ئەوانەی کە لە بواری چیرۆکە ئیشەکان قسەی لەسەر بکەن واگەر ئەمە نەبێت ئێمە ناتوانین ئاسی چیرۆک پێش بخەین و ئەوە ئەم حاڵەتی کە جەناب باسێکەکەی مەسەلەی لێکۆڵینەوە لەسەر چیرۆک لە هیچ یەکێک لە ڕۆژنامە گۆڤارەکان زۆر بەکەمیە بینرێ مەسەل لە ساڵێکە لەواچی یەک لێکۆڵینەوە یا دوو لێکۆڵینەوە بینێ کە بەداخەوە هەتا بە فیستیڤاڵەکانی کە لە هەرێمی کوردستانەکرێت چی فیستیڤاڵی گەلاوێژە چی فیستیڤاڵەکانی ئەوەی لە دەوروبەری شاری سلێمانیەکرێ هیچ لێکۆڵینەوەیەک یان هیچ ڕۆژیان تەرخان نەکردەوە بۆ ڕۆژی چیرۆک هی من پرسا زمانی چیرۆکێ یعنی زمانی چیرۆکێ وەک سترکتورە ببێژن چونکە گەلێک جارات دەرباری ئەم ببێژن ئەو طبقات هەن ئەو قاتێن زمان درۆمانێ دە یانژی چیرۆکێ دە ئەم بێژن زمانی گوندیەکی و زمانی دکتۆرەکی زمانی ڕەوشەنبیرەکی یا لەگۆری کەسایەتیە دی چیرۆکێ جی دەگرن ئەو مەسەلە سا دانیشتی لەگۆری ینی بگشتی ها من دڵێم بەڕاستی بە شێوەیەکی گشتی بواری سەرکەوتن لە چیرۆکە زمانە وە زمانیش ئەو زمانەی کە چیرۆکنووس پێ ئاخافێت زمانێکە کە تێکەڵەیەکە لە زمانی گوندی و هەم زمانی شارستانی بەڵام ئەوەی کە ئەو زمانە جا کاتەوانێ مەسەلا ئەبێ زمانێک بێ کوردی پەتی بێەوە بێ زمانێک بێ کە ئەدەبیاتی کوردی تیا ڕنگ بداتەوانێ واگەر لەلایەک لە وڵاتان لە شوێنێک بتوانێت ئەم کتێبە تەرجمە بکرێ بزانێت کە ئەم کتێبە بە زمانی ئەدەبی کوردی بە پەتیژ نووسراوە کە بە زمانێکە کە ئەو چیرۆکە توانوێتی باتە لەلایەکی تر زمان وەکو تەکنیک ئەتوانێت چیرۆکەکە بەرز بکاتەوە بیخاتە ئاستی علاوە ئەدنا بیباتە سەرەوە بۆ شێوازە بۆ علای بەرێت ئەو شێوە زمانە لە تەکنیکا دەرەکەوێت تۆ تا چەند تەکنیک یان پلۆت یاخود چنین کوردەکەی پێ بەتەکەی پێڵێن چنین تا چەند چنینێت سەرکەوتو بێ ئەوەندە زمانە سەرکەوتووە هەر دەرباری ببێژن ڕوودان بوویەر یعنی ببێژن زمانی کوژەرێکی و زمانی عاشقێکی دی چیرۆکێ دێ ئەو جهێوازی هەیە بەڵێ خۆی لە ڕاستیە زمانی کارکتەر بۆ کارکتەر و ڕاویەکە و کارکتەرەکە بێ دوو زمانی زۆر جیاواز بێ ئەگەر هەردوو زمانەکە لە یەک بچێت ئەوە چیرۆکەکە چیرۆکێکی ناتەواو و ناکامڵە بۆیە زۆر گرنگە کاتێک دەروونناسێک لە چیرۆکی قساکە بێ زمانێکی دەرونی بە بەکاربێنین دکتۆرێک پزیشکی قساکە زمانی پزیشکی بە بەکاربێنی وەگەر مامۆستایە کرێکارێک جوتیارێک شۆڕژگێرێک بامان شێوە قساکە بەڵام ئەمە کەوتێتەوە سەر ئەوەی کە بەڕاستی چیرۆکنووسێ باگراوندێکی سیاسی باگراوندێکی مێژووی باگراوندێکی دەرونی باگراوندێکی کۆمەڵایەتی باگراوندێکی چزانم ئەوەی کە زۆر پێویستە معریفێکی زۆر گەورەی هەبێت لەسەر ئەوە ئەمجا دەستباتە چیرۆک ئەگەر نا جیاوازی نابێت لە حیوارەکانی بینی ڕاویەکە و لەگەڵ ئەو کارکتەرەی کە باسیەکات هەر ئەم بێژن جار و ساژی ینی دبێژن کو ڕوودانەکە بوویەرەکە قەومینەکە کوشتنەکە کۆمپوژیەکە ئەوەی کونووسەرە ئەگەر شعر بە ئەگەر چیرۆک زوو بە زوو دەنووسێ لە کاتێک کو زۆر ینی بوویەر هەستیارە بوویەر ینی بە شێوەیەکی ئەم بێژن هەستیارانە چونکی ئەو دەبێت سەدەم کو ئەم ببێژن زۆر تشت بەرز ببن مثل لای تەکنیکی لای خەیالی مثل بێژن کۆبانەی شنگالە بوویەرێک لەبەرە یەک لەبەرە ینی استاد قومي دبي إيفار
تشتك دردش وي گرمو ام ببيجن او مرو چاوت كارو چارس بەڕای من لەگەڵ ئەو شێوازە ئیشکردنیان نیم کە لە تۆ لە تەلەڤیزیۆنەوە ڕووداوێکە بینی یان لە شوێنێک ڕووداوێکە بینیت بێت یەکسەر تێکستێکی بۆ بنووسیت بۆکو هاوخەمێک بۆ ئەم پشتە بەڕای من کەیسەکە وەکو کەیسێکی تاحقیقی پۆلیسی وەربگریت لە ئەنجامە چ زیانێکی دەستکەوت لەسەر ئەمە قسە بکەی جوانترە نەکو بەس من تا ئێستا قسەم لەسەر کۆبانێ نەکردووە بۆچی قسەم لەسەر نەکردووە ئەمە خۆم بڕۆمە کۆبانێ دانیشن مەگەڵ خەڵکی کە لەوێ هەیە و ئەو حەدەس و ڕوودا و ڕووخان و شێوازانی ئەوێ ببینم ئەو کاتە بێم چیرۆکێکی پڕ و کاملی لەسەر بنووسم ئەگەر بێم لێرەوە لە چاوی تەلەڤیزیۆنەوە یان لە زمانی خەڵکیشی ترەوە بێم ئەوە بکەم ئەو چیرۆکە کاڵ و کورچە بێت و بۆیە هەر زۆربەی زۆری شعرە خیتابەکانی کورد چیرۆکە خیتابەکانی کورد تێکستە خیتابەکانی کورد تێکستێک نین تێکستێکی جیهانی بن باز ئازاری کۆبانێ بکە باز ئازاری هەڵەبجەکە باز ئازاری ئەنفال بکە باز تێکستێکە سەطحیە تێکستێکە بۆ فترێکی زەمەنی بۆ شەیەک و لە فەیسبووکە یان لە لاپەڕەیەکە عەرزێکە و دوایی هیچی نامێنێتەوە من 100% لەگەڵ قسەی نابتەم من هاوڕام لەگەڵ قسەیە کە دەکرێت پێش هەموو شتێک تۆ ڕابوەسی تا تەواوی ئەو دۆخەی کە بەسەر ئەو شوێنەیە هاتووە ئەو ڕووداوە قەبارەکەی گەورەیە بچووکە چەنە مەزندەی زیانەکانی چەنە ئەو کاتە تۆ لەو شێوازە بێت قسەی لەسەر بکەیت يعني راستيجي ام بيجن جيانا دبو يريده يعني جهي حتى ام بيرتو ايكو يك انترفيو دبيجي د مندول فوكو هي يك رومانوي دبي سيجارة من دا كتم روباري داكو بزانبم هستي يكي كاتيكو من آب دبي چون يعني دبيجي جراسيم براستيجي دهاتمكو يعني بروم يعني بآبير جا او مثلا او جي برسك چونكي مثلا زور جار وقت تجي تبحث كر ليه دي برسا رخنيه دي لهمبري فين بيصاندني يعني ام بيجن برهمه اگر شيروك نوس به اگر شاعر به اگر رومان نويس به طبعا برهم درچو شبوي ام بيجن هولدانا يعني بكيماني ام نبين رخنه كرن ليه او مثلا هالسنغاندن وتقييم للايكي وقال يديجي مثلا دكاري ام بيجن او يعني دوست ببرادرك يتابع بسنداين وام بيجن بشويش وازي او تشتكي وصل بروب دكاري بحصار رخنيه بكد ايرورو لە ڕاستە ڕخنە دوو جۆرە جۆری چانەوەی کە جەناوت باسی لە ڕووی برادایەتی و لە ڕووی دۆستایەتی و کاران جۆرێکی تریان ڕخنەی ئەکادیمیە ئەم جۆرە ڕخنەی ئەکادیمی ئێمە ڕخنەی ئەکادیمیمان نییە و بەداخەوە نیشمانە و خەڵکانێکە لێکۆڵینەوەکە یا ڕخناکە خەڵکانێکی ئەکادیمی نین یان سەر بە قوتابخانەیەکی یان کۆلیجێکی زمان یان کۆلیجێکی ئەدەبیات نین کە ئیشی لەسەر بکەن تۆ تەماشاکە سێرجێ بکە لە گۆگڵا سەیری کە بڵێ بزانە چەند لێکۆڵینەوە سەر شکسپیر کراوە لە 1 ملیۆنێ خەڵک لەسەر کراوە بەڵام ئەگەر بێیت لەسەر شارکەمال بێیت لەسەر ئیبراهیم ئەحمەد بێیت لەسەر چوزانم شێرزاد حەسەن کۆمەڵێک ئەم چیرۆکنووسانەی کوردیانم لەسەر شێرکەوە بێکەس لەسەر کۆمەڵێشن سەیریکەی نابینی لە پەنجەکانی دەست لێکۆڵینەکانیان تێوەپەڕێ ئێمە گەلێکین بەداخەوە ئەوەندەی تێکستەکە بە سەطحی خوێنی ئەڕۆین ئەوەندە خەریکی لێکۆڵینەوە ئەوەندە خەریکی ڕەخنەگرتن نین لی و بیرمان نەچێت گەلانی تر بە ڕەخنەگرتن پێشکەوتون بە ڕەخنەگرتن بووە هەر کاتێک تۆڵستۆی بیزانایەکە دۆستۆفسکی لە شوێنێکە قەت ناچەوە شوێنە بۆ چونکە هەمیشە چاوی ڕخنەی دۆستۆفسکی لەسەر تۆڵستۆی بووە وەوە تۆڵستۆی ئەوە دۆستۆفسکی بوو کە با بەڕەخنەکانی و بۆ بۆچوونەکانی و بە سەرنجەکانی تۆڵستۆی کردو بە پێغەمبەری ئەدەب ئەمە گەورەیە بەڵام لەلای ئێمە من پێشتر باسم کردوتم من کتێبەکەم نووسیوە وە لە چاپخانەی وەشانراوە چاپ کراوە بەڵام بەداخەوە لێکۆڵەرمان نییە بەداخەوە خەڵکێک نایەت خۆی بک بە خاوەنی بڵێ ئابزانین ئەم گەنجیان ئەم نووسەرە ئەم تێکستەی نووسیوە زەرەری بۆ ئەدەبیاتی کوردیە یان قانجازی هەیە ویا ئەگەر تێکستێکە شانی لێکۆڵینەوە با لێکۆڵینەوەی بۆ بکەین یان ئەوژی کێشەیەکەم بێژن بەداخەوە نیمانە ئێمە نەک لە باشوور لێهێ من ئەگەر ئەم بڵێن مەسەن يعني ئەم بەسا ڕەخنەیە بخۆ بکەن ڕەخنە ئەو ڕەخنەیە کو پێویستە ئەوە کو پێویستە ئەو هەبێ گەلۆ پێویستە ڕەخنەیەکە کوردیانە بێ يعني بكسايتيا خو بفورم خو بنافروكا خو ب ام بيجن مفردات خو بآلاب خو وستركتورا خو حياني راديكي يعني اگر رخنه به وفاكولين به
دکاری یعنی سوودی وەربگری زۆر ئەم بێژن مەدرسەی و قوتابخانەیەن ڕخنەیە هێن کول دنیای گشی هەن تۆ توانی لە قوتابخانەکانی لە قوتابخانە ڕخنەیەکانی جیهانەوە لەو قوتابخانەی کە لە فەڕەنسا هەیە و قوتابخانانی کە لە ئەمریکای لاتین و قوتابخانەی کە لە رووسیا و تا ئێران و قوتابخانە عەرەبیەکانی سوود وەربگری بەڵام لە کاتی لێکۆڵینەوەکە کوردانە بەیانی بە کوردیکردنی لێکۆڵینەوەیەکی کوردی بێت ئەم شێوازە ئەتوانێت ئەدەبیاتی کوردی پێش بخات دەتوانێت بە رەخنەگرتنێک یان بە لێکۆڵینەوەیکی کوردی و بە شێوازێک لە ئاگابوون لە کولتوری کوردی لە فەرهەنگی کوردی لە زمانی کوردی لە پنتی کۆمەڵایەتی و ئابووری و سیاسی کوردی ئەتوانێت ڕخنەیەکی باش بوونیات بنێ و ئەتوانێت ڕخنەیەوەی لێ بگرێت بۆ نمونە تۆ توانی لە کتێبەکانی کاک شێرزادیان لە چیرۆکانی کاک شێرزادیان لە کتێبەکانی کاک بەختیار ڕۆمانەکانی بێت ڕخنەیەک بگری بڵێ بۆچی لە کۆی ئەم چیرۆکانەیە چیرۆکێک نین کە سەر بە ئەدەبی کوردی بێت بۆ نمونە تۆڵی گۆگڵ ئەدەبی ڕووسیە بۆچی ئێمە وەکو چیرۆگنووس وەکو شاعیر کتێبێکمان نەبێ ئەدەبی کوردی بوێت یان کەسێک لە ئەوروپا بێت بڵێ مامۆستا من هاتووم لە وڵاتەکەتانە چەند کتێبێکمە بم کە ئەدەبی کوردی بێت ئەدەبێک نەبێت لێکچووی ئەدەبی فەڕەنسی و ئەدەبی ڕووسی و ئەدەبی ئەمریکای لاتین و ئەدەبی عەرەبی و ئەدەبی فارسی بێت بەێ ینی پرسانی ویساندنێ بخۆ پرۆسەسانی ویساندنێ موسا بێژم بگشتی ینی هەتانی کیژان ڕادەیە مرۆڤ دکارێت دەرباری زمانێکی دانیشتووی ستاندارد ینی زۆر جاران بێژن گازن و ڕەخنەتێن کردن و هەر نووسەرێک دکارێت بە زمانی ناوچەیە خۆ و گوندێ خۆ و باژارێ خوێ و بنووسێ و ینی ئەو مەسەلە ئەو پرۆسەس بەردەوامێ تشکی وساهەیە بەداخەوە ئەوەی کە لە وڵاتی ئێمە هەیە دوو جۆر هەیە زاراوەمان هەیە زاراوەیەکیان کردمان جێ زاراوەیەکیان من بەسا سۆرانی دکم بخوا بەڵێ ئەوەی کە ئێمە ئیشی پێەکەین ئەو بنیادنانی زمانەیە لەسەر ئەساسی سێ شاعری گەورەی کورد نالی و سالم و کوردیە و ئەدەبیاتی کوردی زۆرینەی زۆری بەمە نووسراوەتەوانێ و تا ئەم ڕۆژێ ئێمە کە لەم تێکستانە نووسین بە پشت و پشتیوانی زمانی ئەوان و بە باگراوندی زاراوی ئەوانە نووسین بەڵام تۆ خەتای من چییە خەتای نەوەکانی پێش من و دوای من چییە کە ئێمە ناتوانین شێوازێکی یەکگرتووی زمانمان هەبێت بۆ نووسین من بەداخەوەم کە چیرۆکانی من کرمانجێک ناتوانێت بیخوێنێتەوانێ زازاچێک ناتوانێت بیخوێنێتەوە هەورامێک ناتوانێت بیخوێنێتەوانێ بەڵامە بێ سۆرانیەک بیخوێنێتەوانێ ئەمە وەکو ئەرچی ئەنجومەنی ئەدیبانی کووردە ئەرچی کۆڕی زانیاری کووردە کە زمانێکی ستاندارد بۆ شێوازی ئەدەبیات بۆ شێوازی هەموو بوارەکانی تر دروست بکات کە زۆر گرنگە بە یەک زمانی بنووسێت منیش پێم خۆشە وەکو گەلی فارس و عەرەب و وەکو گەلی ئینگلیز و فەڕەنسا وەکو ئیتالیا وکن یەک شێوازە زمانی سەرکەوتن یەک شێواز زمانم هەبێت بۆ ئەوی پەیامی خۆم بگەێنم و هەموو کوردێک لە هەر چوار پارچەی کوردستان بتوانێت بە یەک زمان بخوێنێت هێ من پرسێکی تر تەئسیرە ببێژن فارسی عەرەبی یعنی مرۆڤ دەکات شتێکی وسا دەست نیشان بکە ئەمڕۆ بەداخەوە جیلێک هەبوو ئەم جیلە لە دوای هەشتاکانەوە کاتن کەوتبوونە ژێر کاریگەری ئەدەبیاتی فارسیەوەوانێ وەکە کەوت بوون ژێر ئەدەبیاتی فارسیەوە لەو نێوەندەشە کۆمەڵێک لێکچوو لێکچواندن پیا ببوو یان وەرگتن پیا ببوو یان بە جۆرێکی تر دزی ئەدەبی پیا ببوو بەداخەوە کە ئەمە ڕنگدانەوەی هەیە جۆرێکی تر لە پێش ساڵی نەوەتەکانەوە کەوتبوونە ژێر کاریگەری ئەدەبی عەرەبیەوە ئەم ئەدەبی عەرەبیەوە و ئەمەش زوو کەشف بوو کە ئێمە وەکو گەلی کورد من پێشتر پێم وتم ئێمە ئەبوایە بناغەیەکی پتۆمان هەبوایە بەدەستمان بردە بۆ هەر کتێبێک ئەگەر ئەمریشیەک ئەگەر ئەوروپیەک ئەگەر فارسێک باتە بمانوتە ئەمە ئەدەبی کوردیە ئەمە کتێبی ئەدەبی کوردیە وەگەلانی تر لە ئێمەوە کاریگەری و تەئسیراتیان وەربگرتایە نەکو ئێمە من خۆشبەختانە ئەو هاوڕیانی کە ئیناسم و گەنجانی کە ئێستا ئیناسم گەنجانێک نین کە معجیب بن بە ئەدەبی فارسی وەکو تەئسیرات بە ئەدەبی عەرەبی بە ئەدەبی وڵاتانی تر بەڵکو خەریکە ئەدەبیاتی کوردی پیا بێت
بۆ ڕۆشنبیری کە ئێستا گەنجی کورد ئەخوێنێتەوانێت بە تایبەت لە شاری سلێمانیە. من نازانم ئاگاداری پارچەکانی دیکەی کوردستان نیم، ڕەنگە گەنجانی قامیشلۆ و کۆبانێ و ڕەنگە گەنجانی باتمان و گەنجانی باکوور زۆر لە ئێمە خۆشیارتر بن، باشتر بخێنەوە و زیاتر شارەزایبنیان ڕۆژهەڵات بتوان بخێنەوە. شارەزای ئەوەندەی کە لای خۆمان شارەزام ئەم گەنجەی کە ئێستا ئەنووسێ گەنجێکە خۆی دوور گرتووە لە تەسیراتی فارسی، خۆی دوور گرتووە لە بەکارهێنانەوەی وشەی فارسی بۆ وشەی عەرەبی وە زیاتر پشتی بەستووە بە فەرهەنگێکی پەتی کوردی. دبەسەڵا کلاسیکات شاوای هێ من ئەو گەنجێن کووت و بەساوان دکە یان تێکلی لەگەڵ خوێندن و ئەم بێژن ئاسۆ بەکردن و هەوڵدانا دۆڵمەندکردنا ئەو فەرهەنگ و ئەو باکراوند و ئەو پاشخانە و یعنی هاتنا ji دوور بەر بێ دووە ڕۆژێ بوو مستەقبل بوو و تێکلی لەگەڵ دەقێن کلاسیک و من بەڕاستی و گەنجانی کە ئێستاە ناسم تێکەڵایان لەگەڵ کلاسیک بە شێوازێکەیە بۆ ڕۆشنبیرکردنی معریفەی خۆیان لە باری کلاسیکا خوێنەوە دەناوەکو ئەوەی کە بین تەقلیدی دەقی کلاسیکی یان تێکستی کلاسیکی نووسینێ تێکلیا خوێندنی بەڵێ ئەمە شێوازێکی خراپە، بەڵام ئێمە ئەتوانین کلاسیک و بەحر العروزی و قۆناغانی پێش کلاسیکیش وەک دەستا و دەستکردنی ئەدەبیات وەکو قۆناغبەندی ئەدەبیات وەربگرین. ئەمە بۆ ئێمە زۆر گرنگە، بەڵام خۆشبەختانە کۆمەڵی گەنجمان هەیە بۆی کە ئێستا بەجددی لە بوارەکایشەکە ئاگای لە نالیە، لە مەحویە، لە سالمە، لە کوردیە، لە حاجی قادری کۆیە، لە قانعە، لە بێکەسە، لە زۆربەی زۆری هەتا بە چیرۆکنووسە کلاسیکەکانەوە بە ئەحمەد موختار جاف و چوزانم خەڵکانی تریش هەیە کە هەیانە بە شار کەمال و کۆمەڵشتی ئەمە هەیە. ئێستا ئەو گەنجانە ڕەبتێکیان هەیە لە بینی کلاسیک و لە بینی شعری مۆدێرنە و لە بینی شعری هایکۆ و لە بینی چیرۆکی ئەو زەمان و ئێستایەکە بەس بۆ ڕۆشنبیرکردنی معریفەیە. هەر مەبەستا میژی و ئەو پاڵپشت ئەو باکراون ئەو ینی دوێ ئەوجی هێزک بۆ مەسەڵە زۆر گرنگە خەیاڵێ مەسەڵەن دەربڕینێ تۆ بزانم لە کو هاتی بکەمانی بەڵێ تۆگەر شارەزای مێژووی ئەدەبیاتی خۆت نەبی ئاگات لێت نەبێت کە لە پێشتەوە چی کراوە چی نووسراوە و ئەو ڕەوتە ئەدەبیانی پێش خۆت نەناسی کە باگراوند بۆ لە پێشتەوە بۆ نووسینی تۆ بە بڕای من هیچ سەکەوتنێک بۆ دەستنانی ناتوانانی کەوی بە نووسەرێکی باشیش. فەرموو چیت بۆ بخەنەوە نزان تو بڵێ تو هەلبژێر و من چیرۆکێکی ترتان بۆ فەرموو لەبیرت شوێ هەر نێز ناوێ ئەم شارە ئەم چیرۆکە شار 45 وشەیە بەێ ناوی فڕینە فڕین باڵێ فڕین بە دیار چاوی هەمومانەوە پەپولەیەک لە پەنجەرەکەەوە خۆی وەژووردا کرد کەمێک بەسەر ئێمەدا سوڕایە و پاشان ڕۆشتە لای پەپولەی ناو تابلۆکە کە بە دیوارەکە و هەڵواسرا بوو هەر بە دیار چاوای لێمەوە هەردوو پەپولەکە دەستیان کرد بە چرپەچرپ دیسان بە دیار چاوی زەق و دەرپۆقیوی ئێمەوە هەردووچیان فڕین و لەسەر گوڵی ناو فەرشەکە نیشتنەوە. زۆر سپاس زۆر سپاس. ئستە چی لە بەردەستە چی دیکە حەزەکە یاشکرای بکەم ینی پرۆژەیان ببێژن. خۆشبەختانە ئێستا دوو کتێبم لە بەردەستایە کتێبی چیان نۆڤلێتە ناوی باخی باڵندە مەستەکانە. باخی باڵندە مەستەکان باڵندە مەستەکان بەڵێ ئەوی تریان چیرۆکی درێژە بە ناوی ژنی ژێر گوڵۆپە سوورەکە. ئەم وڵاتی ئێمە ژنیتیانی لە ژێر گوڵۆپە سوورەکە دابنێشوانە بەڵام لە هۆڵندا تا ڕادەیەک لە ئەوروپا ئەسکەندەنافیا و شتانە زۆر زۆرە ئەمە پێک ئەوەی ژنی ژێر گوڵۆپە سوورەکە پێکاتۆ لە 10 چیرۆکی درێژ ئەم دە چیرۆکە لە فۆرم و لە ستایل و لە من باشش بیر نەکە من ئەم بەس ئەو پرسا کورت و درێژ ئەو چۆن دەبێت بۆ چورۆک نووساوە لە ڕاستیات چیرۆک خۆی قاعدەیەکی هینی هەیە ینی ئەو مەسەن تو بخە بە پلان دنووسیان نەخێر بەڵام هەندێک چیرۆک هەیە داوات لەکە کە 50 وشە بێ 100 وشە بێ 200 وشە بێ ئێمە 3-4 جۆر چیرۆکمان هەیە. چیرۆکێکمان هەیە پێڵەن کورتی لە چیرۆک مینیماڵ چیرۆکێکمان پێڵەن کورتە چیرۆک چیرۆکێکمان پێڵەن چیرۆکی درێژ چیرۆکێکمان هەیە پێی ئەڵێن چیرۆکی
نۆڤلێت ئەم چیرۆکە کە لە 1970 وشە زیاترە ئەوانەی تری تا 1970 وشەیە ئەوەی تریشی لە 2000 وشە لە 1000 وشە بە 2000 وشەیە لە ڕاستیە ئەو دەچیرۆکەی کە من ئیشم تیا کردووە تیانە گاتە 6000 وشە تیانە کەمترە ئەوەی درێژ بەڵێ بەڵام فۆرمەکانی جیاوازترە یعنی لە فۆرمی ئەدەبیاتی پێش خۆم زۆر جیاوازترە و گەنجانشی لەگەڵ خۆمان نووسن جیاوازترە بۆیە من هەستم بۆ کردووە کە ئەم جۆرە تەکانی ئەدەبیەوە ئەم جۆرە ستایل ئیشکردنە لە ئەدەبیاتە پێویستی بۆیە قۆناغێکی تر لە چیرۆکی کوردی بەرەو پێش ببەی و چۆنیش داهێنانەکەی بەو شێوازەی کە تۆ اختیارێک هەڵبژێری ئیشی لەسەر بکەیت من ئەم جارە ئیشم لەسەر چیرۆکی فرە فەرعی کردووە ینی فرە ناونیشان فرەمانشێتی کردووە کە پێم وایە هیچ کەسێک تا ئێستا ئیشی لەسەرەوە نەکرد و تا ئێستا دوو چیرۆکیشم لە ڕۆژنامەکانە لێ بڵاو کردێتەوە بۆ ئەوی کە هەر وەکو بەرچاوڕوونیەک بۆ خوێنەر بەڵام ئەوی تری خۆشبەختانەی سەر لەگەڵ دەستگایەکە ڕێکەوتوم کە لە مانگی سێ هەردوو کتێبەکە ئەوان چاپی بکەن مانگی سێ بەڵێ لەبەرەوەی ساڵ ئەو هەر ئەو دەستگایەک دوو کتێبی تریان بۆ چاپ کردوم باشێ پرسێکی تر بەڵێ جاران یعنی بە مەبەستا کۆ من چیرۆکێ بنووسم من دانیشتم نووسیم بداوی بوو پاشێ من خوند بۆ خەگوتها ئەم نە چیرۆکم فرێداوم ئابێت چکی وسا چێوی تر لەلای من بە چەندین چیرۆکم هەبووە کە نووسی ویشمە و دوایی تەلەفۆن کردۆ فڕەمەوە حەزم لێی نەبووە جارجارات و تشناتێت دووهرە پشتی تاواکردنی بەڵام تەواویشم کردووە و ویستوشمە کە دوای خۆم خوێندومە تەوانێ وتومە بەڕاستی من چیم نووسیوە خوێنەر چۆنەوە دێوەرەگرێ بەڵام خۆشبەختانە نەمێشتۆم حاڵەتە ڕووبە بۆ نمونە من تاکە چیرۆک نووسێکی گەنجم کە لەسەر چیرۆکانم زۆرترین خەڵاتم وەرگرتووە بەڵام کەم فیستیڤاڵی هەرێمی کوردستان هەیە من چیرۆکم تیا نەناردبێت و خەڵاتیشی نەبێت بێت چیرۆکە ئەمە دەلالەت لە چیەکە دەلالەت لە جیاوازی ئیشکردنی تۆکە لەگەڵ خەڵکانی تر دەنا خەڵکی تر هەیە کە چیرۆکی جوانشتی جوانە بەڵام من زیاتر بیرم لە ئەدەبیاتی کوردی کردوێتەوە بیرم لەوە کردێتەوە کە جەنابێت و خەڵکانی تر ئەگەر بێت بیانەوێت بێت بۆ لای من بڵێ کاکە من هاتووم چیرۆکی کوردی مەوێت و سەر بە ئەدەبیاتی وڵاتە بێ من ئەوە تێمە من باز لە شاخ و چیا و بازار و کچی کورد و ماڵی کورد و خانی کورد دەکەم ناوەکانی شانێن ینی پێم عیب نییە ئەگەر باسی قەندیل بکەم باسی گەریلاکەم پێم عیب نییە ئەگەر باسی بازار ڕیجادەی مەولەوی و کۆمەڵێک شتی تر بکەم یان من کەنارم نییە با تا باسی بکەم من دەریام نییە تا باسی بکەم من تاکە شتێک هەمە فڕۆکەم هەیە من خیتار و فارغۆنم نییە باسی بکەم کەوایە بۆ ئەمە پێویستم بۆیە ئەم کارستانی ناوڵاتی خۆم بەکاربێنم ئەگەر ئەمە بەکارنێنم پێویستە بچم لە وڵات لە دەروی وڵات ئەزمموی ئەوێ وەربگرم یان بچمە باکوور یان بچمە باش بچمە ڕۆژهەڵات یان ئەو ئەزممونە وەربگرم مەسەلا ڕۆمانی دقت نهاتی بیرەتە لە ڕاستیان ڕۆمان زۆر قورسە ئەگەر تەمەنم بوو بە 45 ساڵ بیری لەکەمەوە شکە بەڕاستی تۆ لانی کەم 15 بۆ 20 ساڵتەوێت بخوێنیتەوە تا ڕۆمانە نووسی و هەیە خەڵک هەیە ینی لە 20 ساڵیان ڕۆمانی نووسیوە بەڵام یشار کەمالی مەزنەڵێ وا جوانە تەمەنت 45 ساڵ بێ کە ڕۆمان بنووسیت نێویژی پرسەکە بێگومان لێ ئەم ببێژن گەلێک جاران مەسەن دەبێژێ زۆرە و قورسە و لێ نزان ینی چۆن دەبێ جارێکی احتیمالە بەریا 45 یان یەک دەست پێ بکە من نازانم ڕۆمان کارێکی زۆر قورسە و ئیشی زۆرە بێ و کارەکتەری زۆرە بێ من ڕۆمان زانی وەکو چیتێکم وەکو دروستکردنی شارێک ئەم دروستکردنی شارەیان کەرەسەی زۆری وێ خەڵکی زۆری وێ چقامی زۆرێ وێ شتی زۆرە وێ تۆ کە ئەمە لە بەردەسانە بوو گوناحە خۆت عزیێت بیت و دەست بکەیت بە ڕۆمان بەڵام ئەتوانی چیرۆکێکی درێژ بنووسیت خەڵکیش عزیێت نەیت و خوێنەرش دە خۆت نەتۆرێنیت و بەڵام ئەگەر گەیشتیتەوە باوەڕێی کە بتوانی ڕۆمان بنووسی و ئەزمونێکی ڕۆشنبیریت لە پشتیەوە هەبوو و کارەستەشت زۆر بوو بۆ ناخەی چێکە بەڵام من وەکو خۆتی خۆم هەتاوەکو تا 45 ساڵیش بیری لێ ناکەمەوە بە هیچ شێوەیەک بیری لێ ناکەم بەڵکو معریفەی بۆ کۆکەمەوە شتی بۆ کۆکەمەوە و تەجروبەیەک شێ هەوڵی بۆ سامانێک لێ مەسەلا ئا نویساندنی هێ من ئەوجی پرسەکە یعنی ئەم ببێژن
te biryar da tê çîrokekê binivîsîne yekem jê navnîşan باڵێ navê çîrokê باڵێ ve sereta datînî yan paşê hildibijêre من لە کۆتایی هەموو چیرۆژەکان ناو دروست دەکەم û katê nûsînê yani ew bo çîroka dirêj em bibêjin sen te biryar dayî ew kes yan jî qehreman yan jî wisa tewaw باڵێ حتما يعني ام بيجي تصورك لا يتهي يعني وقتها تدس بيبك ليه دكاتي نوسيني دد وقتها نويساندني ده جار جارا تيجو هرتن تشت يعني ادوار كهنه بەڵێ زۆر جار هەبووە من بیرۆکەیەکم هەبووە باسی ئەو چیرۆکە بکەم کە ئەمەوێ ڕووداوەکانی بجێڕمەوە بەڵام لە ناوەڕاستی چیرۆکەیان لە بەشێک لە چیرۆکەیە حەدیسەکەم گۆڕیوە ڕووداوەکانم گۆڕیوە بە تایبەت لە چیرۆکی کوڕی مەرێمێژی تر کە ئەم چیرۆکە من لە سەرەتایە بیرۆکەم هەبوو کە باسی مناڵێکی فڕێدراو بکەم بەڵام لە ناوەڕاستی شەکەیە بۆم دەکەوت کە من پێویستە چیرۆکەکە بگۆڕم پێویستە کۆمەڵەشتی تر بگۆڕم وە خۆشی لە زەینەتی خۆمان چیرۆکەکە وای لێ هات کە ئەوەی کە خۆم ویستم لاخیراوە بۆ دەرنەچوو بەڵکو شتێکی جوانتر دەرچوو بەڵام لە کۆتایی شەکە شابیرم لەوە کردو باشە من ویستم من بیرۆکەیە بجێڕمەوە بەڵام سە بیرۆکەکە بە شێوازێکی تر ڕۆشتووە زۆربەی چیرۆک نووسانی دنیا و زۆربەی ڕۆمان نووسانی دنیا کە دەستەکەن بە چیرۆکی چانەیەبی جێڕنەوانێ لەگەڵ یا هەزاران مینی ماڵە چیرۆک خۆیەکە بەناو چیرۆکەیە و هەزاران ڕستەوە دەیان بیرۆکەی تر کۆمەڵەشتی تر کە زۆر جار ڕەنگە ئەو بیرۆکەی خۆت لە ئەساسەوە فەشەل پێبێنێت و بیرۆکێکی تر بخاتە ناوی شەکەتەوە ام بيجي پێشوازیاتە بۆ رەخنەیەکە ئەگەر قرس بێ بچۆم بێتێ تورە ببیانە من بەڕاستی لێت ناشارمەوە ڕەخنەی زۆر توندم لێ گیراوە بە شێوازێک لێم گیرەوە کە خۆم دانیشتوم بە تەنیا گریاوم بەڵام سوپاسی ئەو کەساکەم کە ڕەخنەکەی لێگرتووم هەر ئەو وای کردووە کە من وەکو چیرۆک نووسێک ئەگەر لە ئێستا باسی گەنجی ئەم وڵاتە بکەی مەسەلە پێتەڵێ گەنجێکمان هەیە لێوێ ئاوا نووسێت و لەگەڵ ئەوەشە کە ڕەخنەم لێ گیراوە کە شتێنێگراوە چەنەها نووسەری باش و خەڵکی باشوانە خوێندنەوەی لەسەر کتێبەکانم کردو ستایشی کۆمەڵیشیگرن بەڵام من هەردەم چاوەڕێی ئەوم کە خەڵکێک ڕەخنەیەکی زانستی ڕەخنەیەکی ئەکادیمی ڕەخنەیەکی دڵسۆزانە لە ئیشەکانی من بگرێ و ئەگەر نەیگرێ ئەوە خیانەتی لە ئەدەبیاتی خۆی و لە ڕۆشنبیری خۆی و لە کتێبەکەی منیش کرد و کاتێکە ئەی خوێنێتەوە سێ دقیقە مەمان لێ من ینی پێویستێ شعرێک يعني كرت يعني فرمو زمان مصايم مون شعري دريج ماني لا ما بس ما هو عم دقاقي نو مش بزام نيويم مينو بوخن يعني او شعر دريج فرمو قسم زور للضايع هندي قسم هي برلبي دستكانت هندي شي تر بيوريش تادلت على ميواريك برومانا وباقشيك بە چۆلەکەیەکدا بۆت بنێرم دەزانم تۆ لە زمانی چۆلەکە شتێگەی هەندێک گوشە من کە حەز دەکەم شەوە جوانێک پێکەوە بین بە چرپە پێت بڵێم تۆ لەکوێی بەڵام ئەوە هەفتەیەکە کۆتری نامەبەرەکە دیار نییە و من چاو بۆ ئاسمانە جێڕم ئەڵێم تۆ بڵێ باوەرکەمان بۆ بکێشێت بڵێ هەوربی خاتە سەر پشتی خۆی و وشەکانت بۆ بکاتە باران دەزانم تۆ لە دەنجی بارانی شتێ دەگەی قسەم زۆر لە دڵایە ئەم شەویان هەر شەوانێکی دیکە لێوی پەنجەرەکە بترازێنە بەبادا قسەی دڵمت بۆ دەنێرم ئەمەوێت پێت بڵێم کەسێک بیری من ناکات کەسێک بە کاتی عاشق سەدەیەکە نەمبینیوە کەسێک ئاوڕ لە تەنیاییم ناداتەوە بیری کەسێک دەکەم بە کەسێک دەڵێم ئەم شەو دەرگای دڵت دامەخە قسەکانم دەیانەوێت میوانت بن سپاس زۆر سپاس بە هەر حال زۆر خۆشحال بوو يعني برمانجی بێ پڕ کێف خۆش بووم سپاس بۆ ئامادەبووناتە و بهێویا کو هەر gelek carên tir jî hevdû bibînin û her derbarî ev من سپاسی جەناب دەکەم ئەمەوێ بە تایبەت سپاسی ئەو کامێرەمانە بەڕێزانە بکەم و ستافی کۆنتڕۆڵ و تەلەڤیزیۆنە بەڕێزەکەیەوە و من داواتان یەک داوای بچووکم لە جەنابەت هەیە
کە هاوڕێیانی گەنجی نووسەرانی وەکو من لە بیر مەکەن چکە ئێمە پێویستمان بە تەلەڤیزیۆنەکەی ئێوەیە ئێمە وەکو گەنج وەکو نووسەرانی گەنج پێویستمان بە ئێوە کە ئێوە دەنجی ئێمە بگەێنن بە خەڵکێکی تر وەجهی ئێمە شێوازی ئێمە پێویستە خەڵکمان بینێ پێویستە خەڵک بزانێ ئێمە ئەنووسین و بە تایبەت سوپاسی تەلەڤیزیۆنەکەتانەکەم و سپاس بینەر و تەماشەوانین هێژا سپاس ji بۆی وەژی ئێرم بە ناوێ خوێ و هەمژی بناوێ میوانی خوێ شاعر و چیرۆکنویسێ کورد هێمن بەرزەنجی حتانی هەفتیەکە دین جارێکە دیتر و شەمیەکە دیتر سپاسیەن پرگەرم خاتر خستنەکە پرگەرم هون دخێر و خۆشیە دەمین دشەوا هجرانێ دە من دخواست تشتێکی ji te re bibêjim tiştekî bi qasî êşa zagirosan mezin bi qasî bejna azadiyê xweşik bi qasî dilê dayîka min germ bi qasî xwîna şehîdan pîroz bi qasî barana sînoran xemgîn min dixwest ji te re bibêjim ji te hez dikim welato